دوجار یەکێتی و پارتی لەسەر پۆستی پارێزگاری کەرکوک ڕێککەوتن و لە پرێس کۆنفرانسێکدا ناوی تەیب جەباریان وەکو کاندیدی کورد بۆ ئەو پۆستە ڕاگەیاند. دانانی کاک تەیب جەبار تەکلیف کراوە لەلایەن لیستی برایەتیەوە واتە کاندیدی لیستی برایەتیە بۆ بوونی بە پارێزگاری کەرکوک. هەرزوو عەرەب و تورکمانەکانی کەرکوک دژی ڕێککەوتنەکەی پارتی و یەکێتی هاتنە دەنگ و جیاواز لە لێدوانی فەرمی بەرپرسەکانیان بە دوو ڕاگەیەنراوی فەرمی دژی ڕێککەوتنەکە وەستانەوە. مبدئيا نحن ليس لدينا أي اعتراف بأن ئێمە لاریمان لەسەر هیچ کەسایەتێکی کەرکوک نییە بۆ پۆستی پارێزگاری کەرکوک بە مەرجێک شیاو بێت لای هەموو پێکاتەکان و قبولکراو بێت وەکو حیزبە تورکمانیەکان پێشەن مانجێک ڕامانگەیاندووە پۆستی پارێزگار بۆ پێکاتەی تورکمان بێت لەم قۆناغەدا و تا کاتی هەڵبژاردننی پارێزگاکان و دوای هەڵبژاردنەکانیش ئەم پۆستە بە شێوەی دەوری بەڕێوە ببرێت هیوادارین پارێزگار بۆ تورکمان بێت چونکە کەرکوک لە ڕووی مێژوویەوە تورکمانیە. جیا لە عەرەب و تورکمان حەشدی شعبیش دەیەوێت پێگەی داهاتووی لەو پارێزگایە پارێزراو بێت و ڕێککەوتنەکەی پارتی و یەکێتی ڕەت دەکاتەوە. محافظ و ئەلانت کرد هات چۆن دەوامەکە نایلم دەوامکە ئەوەی دایرەکان عەرەب و تورکمان ناڕۆن اعتسامەکەن فایدەی چییە بێ ئاسان هیچ هەمانگی ناکەم لەگەڵ هیچ ئیدارات ئیش ناکەی هەبێ دانشە و بەس وەک سەنەمێکە دانشێ فایدەی چییە ئەمە نابێ یان ئەم عەقلی شۆڤینی تا کێی منە نییە هێن توی نەما لە عێراق هیچ فکر نەکات شیعە بێت کورد بێت تورکمان بێت عەرەب هێن من نییە نەما. یەکێتی و پارتی بە ڕێککەوتنەکەی نێوانیان تۆپەکەیان فڕێدایە گۆڕەپانی ئەنجومەنی پارێزگای کەرکوک کە ئەنجومەنێکی فرەپێکاتەی پڕ لە کێشمەکێشە بۆیە پێ ناچێت ئەم ئەنجومەنە بە ئاسانی بتوانێت چارەنووسی پۆستەکە یەکلایی بکاتەوە هەرچەندە زۆرینەی ئەندامەکانی سەر بە لیستی کوردیە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکوک.